مناڵە چاوگەشەکانی کوردستان سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەر بوو ئەم جارش بە ئێوەی خۆشەویست شاد بینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەکەتان بەرنامەی ماڵی کوردستان. ماڵی بەڵێ کوردستان ئەو با منتان کرد بەرە بەرێ بانجی تومان کردەوە بەرنامەکە دەستی پێ کرد دەوەرە دەرێ هێشتا دێم وەرە دەرێ جا مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانیدایەوە بابە. ماڵی کوردستان بەرنمەیەکی مناڵانەیە لە کەناڵی دیمان دەبینە میوانی ماڵەکانتان هەموو ڕۆژانی سێشەمان. ئێمە هەر جارێ سەردانی باخچەیەک دەکەین لەگەڵ باخچەکەی دەبینە میوانی ماڵی کوردستان. دەبینە میوانی چیە؟ کوردستان. بزانین کوردستانی گوڵی جوان چۆنە؟ کوردستان گیان ئەو سپرایتم کرد سوپرایزت کرد چوانی کوردستان ماشەڵڵا کە جوان بووی کوردستان ئەدی ئەمە ئەو ڕۆکە ئەمە میوانین لە باخچەی مناڵانی زێڕین باخچەی مناڵانی زێڕینێ و زێڕینێ باخچە خۆشە با بچینێ زێڕینێ و زێڕینێ باخچە خۆشە با بچینێ. کوردستان ئەتو کوی باشی کوردستان دە کوردستان سڵاو ڕێزی خۆت بنێرە بۆ مناڵە چاوگەشەکان ئێستا چاوەکەن یاڵا چییە؟ سڵاوتانێ بە مڵاڵە ژانەکان چۆنێن خوار باش بێت ئیمژام جارە لەگەڵ مڵاڵەکانی تەلەڤیزیۆنمە مڵاڵەکانی خوار باش بێن دڵخۆشم ئەم ڕۆژات مۆلاتان لە بەرنامەکەی خۆم ماڵی کوردستان لەگەن نونو هەڵا چەپرچ لێدەن بەڵێ مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانی دای و بابا ئازیزان و خۆشەویستان ئەوەی ئەوانەی ئێستا لە ماڵی دانیشتونە سەیرمان دەکەن بەرنامەکەمان پێکاتوە لە چیرۆک و ئامۆژگاری و قسەی خۆش لەگەڵ کوردستان دەزای تەورەکەمان لەسەر چییە؟ داجەبا جێبکرا با چیرۆکیان لۆ بڵێم دەزانین تەورەکەمان لەسەر چییە. منداڵان هەستان لە چیرۆکە؟ چیرۆک خۆشە؟ دەزانی کوردستان لە ڕێگای چیرۆکەوە ئەمە زۆشت فێر دەبین؟ ئەدی جێنێنە بڵێ چیرۆک چرایە بۆ مناڵ ئەی خاتە نێو دەریای خەیاڵ چیرۆک چرایە بۆ مناڵ ئەی خاتە نێو دەریای خەیاڵ مەگری با چیرۆکەی برێم چیرۆکەی برێم دەباشە منداڵان بادانیشم کوردستان جێبگرە هەبوو نەبوو کەس لە خوای گەورەتر نەبوو چیژۆڵەیەکی جوان هەبوو خڕ و خەپان گەلە جوان بوو ناوی کوردستان بوو ناوی چ بوو؟ کوردستان کچێکی تابڵی عاقڵ و شیر بوو ڕۆژێکیان باپیرە گەورە و دایە گەورە و بابە گەورە هاتبوونە ماڵیان هاتبوونە چێندەر؟ کە هاتبوونە ماڵیان مناڵەکان ئێگە بینە ماڵیان شیوی لۆ لێدەنین وەنیە؟ یعنی چێشتی لۆ لێدەنین چێشتیانی نابوو سفران ڕاخست ترش و برنجدان رابوو کوردستانیش دەگوت دایە برسیمە دا چی دەگوت ڕاوەستە با دایە گەورە و بابە گەورە نوێژی بکەن ئەو جامە دەست دەکەین بەنان خواردن دەست دەکەین بەچێ؟ خواردن باشە لێگەڵ وەلایە گوڵەکەم ڕولایە ئافەرین جا بۆیە کوردستانش خۆی پێنەگیرا کوردستان خۆی پێنەگیرا یەکسەر دەستی بە ناخواردنی کرد بخۆ و توش و برنجە خۆشە لەگە ئەو مەرەگەی زۆر بەتامە وەڵاوەشی هاتن دەبین وا کوردستان ناین دەخۆداچ گوتی ئای چاوم کۆرەی کوردستان ئەوە چت کردیات هە؟ گوتی چم کردێتدایە گوتی کو دەبیە تۆ نانی بخۆی ئەدی نەمە گۆت دەبی ڕێز لە گەورەی بگری هەتا گەورە نانی نەخۆ نابێت و دەست پێ بکەین کوردستان گوتی ئەخە برسی بوودایە گوتی ڕاستە کوڕی خۆم ڕاستە کچی خۆم بەڵام دەبی ئەمە
ڕێز لە گەورەکان بگرین وایە؟ کوردستان خۆش بوو؟ خۆش بوو بەش یەک شتێ نونو گیان بەڕای منەگە برشید بوو تەبیعی ئاشایە شۆنی خۆی بیخۆ پێش گەورەکان کوردستان خۆی ئاساییە منداڵنانی بخۆن بەڵام دەکرێ برێدایە پاروەکم لۆ بکە چ بکە؟ پاروەکم لۆ بکە ئەو کاتیدایە پاروە چلۆ دەکە و دەخوا وایە؟ بەڵام نابێگە سفرە ڕاکسترا ئەمە پێش گەورەکان دەست پێ بکەین دەبیتن؟ دەبی ئەمەگەر گەورەکان قسەیان کرد ئەمە قسەی بکەین؟ نەخێر ئەمە بوو چیرۆکی ئەو جارەمان هیوادارم مناڵانی خۆشەویست هەمیشە سەرکەوتوو بوون ئەوجە بەرنامەکەمان لەسەر ڕێزگرتنە ئەتو چت هەیە کوردستان لەسەر ڕێزگرتن ها؟ ڕێژگرتن خۆی ئەژای شۆنە چۆنە؟ ئشتا بۆ نمونە کە تۆ کەشێک گەورەتر لە خۆت قشاکە ئەبێ بێڵی ئەو قشەکانی تاوکە ئیژە ئافرین دووەم بۆ نمونە ئەچمە مارکێت کابرا ئەڵی خاوەن دوکانەکە نابێ بڵێم پێشەتی ناڕشتم مەرێ بڵێم کاکە بە یارمەتیت دای 500 شتم بەرێ دەبێت بای 500 شتم دێنە چێ بگرم باشە؟ جوان بوو نمونەکە زۆر زۆر جوان بوو کوردستان باش ئەوجە برێت چی ئەگەر کەسە قسەی لەگە کردین دەی بڵێن بەڵێ دەی بڵێن چ؟ وهروەها ئەگەر هاتوو کەسە کارێکی لۆ کردین دەیبرێن سوپاست دەکەین جواندانیشە گوڵەکەم دەی بە جوانی دابنیشین وایە؟ ئەگەر چوینە جێیەکی میێوانداری دەبێ عاقڵ بین ڕێز لە گەورەکان بگرین وایە؟ گچکەکانیشمان خۆش بوێ ئەمەیە ڕێزگرتن جا هیوادارم کوردستان ئەتوش ڕێز لە گەورەی بگری ئەیگەرم چونکە ڕێژگرتن ئەژان شۆنە شتە منە نیشانەی خۆشەویستی گەورەیە بێلەوە شتە منێگە ڕێژ لە تۆ نەگرم خەڵکەڵێ ئەو پەروەردەکەی باش نییە وایە دەڵێن پەروەردەی داکوبابی باش نییە داکوبابی نەتوانێت بە جوانی پەروەردەی بکەین وایە؟ جا مناڵانی خۆشەویست دوای ئەو نابڕە دێنە وڵاتان مناڵانی خۆشەویست دوای نابڕەکە هاتوونەتەن وەکو وتمان کوردستان چێ دەرێ خەوت دێ کوردستان ماشەڵ تۆژە خەوت دێ؟ کەمێک نابی زۆر زۆر بنێت و ماشەڵە زۆر دەنووی دەڵێن کوردستان خەواڵووە دەبیتن؟ نانابی ئەفێ ئەوجە گوتمان ئەگە منداڵە خراپی دەڵێن ها داکوبابی جوان پەروەردەیان نەکردیە بۆیە پێویستە منداڵان بە شێوەیەکی جوان ڕێک و پێک پەروەردە بکرێن و عاقڵ بن بۆ نمونە ئێستا کوردستان دەچێت قوتابخانەی ئەتوو ڕێز لە چێ دەگری کوردستان لە قوتابخانە مامۆستا دەسەرت بن کە سەر بن کە مامۆستا چێکە؟ مامۆستا و هاوڕێکانم هاوڕێکانت یعنی ڕێزگرتن ئەمە چۆن دەتوانین ڕێزدا مامۆستای بگرین؟ بۆ نمونە مامۆستا کە لە پۆلاوانە وانەمان پێڵێتەوە نابێ قژەکەین نابێ قسەی بکەین کاتێک مامۆستا لە ناو پۆلێ وانە دەڵێتەوە نابێ ئەمە قسەی بکەین نابی ئەمە قسە بکەین ئافرین چێ قسەی دەکاتن ئەم جارێگەر میێوانە چیان بێتن ئەوە چی درێ قسەی ناکەن هەنگۆ ئەو عاقڵ دەبن کوردستان ماشەڵڵە کوردستان ئەتوو بزانم چ دەزانین لەسەر ڕێزگرتن یانی گۆرانی نازانی کابرێ ناناو هەندێ ڕێزگرتنی منداڵان لە گەورە و لە ئازیزان کارێکی زۆر باشە کارێکی زۆر باشە کارێکی زۆر باشە کوردستان بچینە لای منداڵەکان قسانەگە بکەین بچین باشە ئەتوو قسانەگە بکە بزانم ناویان چێ دوای گۆرانیشمانۆ دەرێن باشە باخچەکەتە ناوی چییە؟ زێڕین بزانم ناو چییە؟ ئەنەس چۆنی؟ باشی ئەنەس ئەتوو کوردستان خۆشەوێ؟ بەڵێ زۆر یاکەم زۆر کوردستان ئەوە توی خۆش دەوێ ئاگاداری؟ باشە تو ناوت چییە؟ سینین چۆنی؟ زێن باشی زێنی؟
ئافرین ئەتوو کوردستان خۆش دەوێ ئا ئافرین ئەتوو ناوت چییە کانیا کانیا چوانی باش باشە کانیا و چاویلکە جوانە دەدێ کوردستانی بەڵێ کوردستان لێدە چاویلکە چ دەدەنێ ئەوەکە خۆشە خۆش شەوەنیە ئەجلۆ خۆت هەر کتابی بخینەوە باشە هەر کتابی بخینەوە تو کتابی تەماشای کتابی دەکەی لە ماڵی پەرت و پشتیوە بەڵێ ئەدی بابت چیرۆ کلۆ دەنێ نا بابت نارێت چیرۆ نارێتن بزانین ئەو کچە جوانە ئەتو ناوت چییە ڤینا ڤینا خان چوانی باش ڤینا خان باش پێم لە لۆندە جوانی ڤینا چێوە جوانی کردی دایان بابا دایە دایە ئەتوو سۆراوی دایە بەکاردەینی نا کوردستان کوردستان ئەتوو سۆراوی دایە بەکاردەینی کوراوی شترم پێێتە چ تا ئیشی چ بە منە کار ڕاوستە بزانم چی ئیشەکی بە منە فەرموو چی شەکت بە منە کوردستان بژانە ڕێژ لە دایکانەگرێت جێتانەیە دەرێت چێ دەرێ ئایا منداڵەکان ڕێز لە دای چەند دەگرێن بەڕێ بزانم ئەتوو ڕێز لە دای دەگری باشە بزانم ئەدی ئەو گوڵە جوانە ناوی چییە ئەتوو ناوت چییە ڕێدین چوانی باش ئەتوو ڕێز لە دای دەگری ئا ئافرین هەستەوە گوڵەکەم هەستەوە هەستەوە ناو چییە لۆنا لۆنا ئەتوو ڕێز لە دای دەگری زۆریان کەم زۆر ئافرین ئافرین هەستەوە تو گوڵەکەم زانم ئەتوو هەستەوە ناو چییە ئایت چوانی باش ئەتوو ڕێز لە دای دەگری ئافرین ئەدی کوردستان خۆشەوێ ئافرین ئەتوو بزانم ناو چییە ئایا ئایا هەستەوە بزانم ئایا ئەتوو ڕێز لە دای دەگری بەڵێ ئافرین ئەی لە برا گەورە و خوشکە گەورەت ئەدی لە برا گەورە خوشکە گەورە کردەوە کوردستان دەڵێ بەڵێ ئافرین گۆرانی دەزانی بەڵێ لە گۆرانێکم نوبری الله لەبیریان چۆوە خۆش بوو خۆش بوو زۆر کا خۆی چە نەگوت تەبلێکی بۆ لێدەین ئەو دێ مناڵینە باخچەکەمان زێڕینە وەی 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 یاڵا مناڵینە باخچەکەمان زێڕینە خۆشە کوردستان و گۆرانیە زۆر ئەوە هی منە گۆرانیەکە هی منە شعر و هۆنراوەکەی منە دانیشە گوڵەکەم ئەتوو ناوت چییە تینە تینە خان چۆنی باش لە گۆرانیەکەم نوبرێت تینە هەستەوە گۆرانیەکەم نوبرێت ئەوەی بگە دیاڵە گۆرانێکی بێ مصطفى نمنع الاصطفى سيد الأنبياء اشتهتوا بالوفا كان ديا به إن يمدن ددنا ئافرین چەپرەکی بۆ لێدەن هەردووژی بەڵێ مناڵانی خۆشەویست کوردستان بەڵێ ئەو گوڵە جوانانە ئەوانە ئەولایە دەستە ڕاست بینیت تەماشاکە بینیم ئەوە گۆرانیان گوت قسەی خۆشیان کرد بزانین ئەو گوڵە جوانە ناوت چییە اسمك ناوت چییە قسە لەگەڵەکەم دنیا میاق ئۆلۆ شتەرە شەرمی دەکات تو ناوت چییە جودی چۆنی چوانی باشم کوردستان خۆشەوێ بەڵێ زۆریان کەم زۆر زۆر باشە ئەمە دەبی ڕێز لە چێ بگرین لە دایە و بابەی بابا ئەدی دایە دایش ئەدی مامۆستا بەڵێ ئافر دەگۆرانێکم نوبری الله گۆرانێکی ئینگلیزی When remember rhythm start to play, Oh. dance with me, wake me sway, like a lazy ocean shot. خەوم لێکرد Oh, English کورە خەوم گۆرانە خەوەیە بۆ پێشەوەی بنیوە گۆرانی دریوە نییە وایە کوردستان پێشەوەی تو بنیوە گۆرانی درین بەڵێ منو شتێکێ چێ تو ئەزانی من چەند زمان ئەزانە چەند زمان دەزانی سێ سێ چ چێ کوردی عەرەبی عەرەبی بە عەرەبی پرسیارێنێ بکە تورکمانی و ئینگلیزیش ئۆ یان دەکات چار کوردی عەرەبی ئینگلیزی تورکمانی کوردی بەڵێ
ئەو دەکات عەربی کوردی ئینگلیزی تورکمانی وایە دەکات چار زمان باشە بزانین ئەو گوڵە جوانە ناوت چییە محەممەد کاکە محەممەد چۆنی محمد بەلێ ئادوو نادوو محەممەد تورکی بلەم You speak English? محەممەد هەست بزانم هەستەوە گۆرانێکم لۆ بێ محەممەد تۆ سەود دێ سەودی دێ قەینا جۆمبەیە خۆشەوە نیە ئافرین بەشتی وێت زۆر خۆشەوە نیە ئای دەنی زۆر خۆش باشە ناوت چییە؟ کاریا کانیا چۆنی؟ باشم گۆران دەزانی کانیا؟ نازانی؟ ئەی لە باخچە چ فێر بووی؟ گۆرانی فێری مامۆستاکەنەوە هەماندین لەگەرتان گۆرانیان فێرکردیان گۆر نازانن ئەلوان نازانن یاڵەکە ئەلوانی بنێ ئەلوان 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 ئەحمە 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 ژوور ئەحمە یەلۆ ئەحمە یەلۆ ئەحمەر یەلۆیە؟ ئەحمەر یەلۆیە؟ منە ڕۆم ڕۆمە قوشم دێنەوە بزانە ئەوە ئەو گوڵە جوانانە ئەو ڕۆکە چاوم بە کوردستانی کەتیە کوردستان لەبەرەوەی چاوم بە تورکەتیە شۆک بووینە لە خۆشەویستە ئەحمەری لێ بوو بێنۆ یالو ئەحمەر یەلۆیە؟ ئەدی چییە؟ ڕێت یعنی چ؟ دەچەپرسیدەن لۆ خۆتان یعنی ڕێت ناو چییە؟ مەریەم چۆنی مەریەم؟ حەمدلله الحەمدوللا کوردستان بەعەرەبی قسە لەگە بکە پرسیاری بکە لە مەریەمی أجل مشاهدينا الكلام اليوم أني أتكلم يا هذولا یاڵا السلام عليكم هەستە گوڵەکەم هەستەوە شو اسمك؟ مەریەم یاڵا پرسیاری بکە برێ يقول شو اسمك؟ برێ اسمك شو اسمك؟ مەریەم مريم خان كم سنة؟ كم سنة عمرك چەندە؟ 5 5 5 بەئینگلیزی جوابی داوە إما بمجانيا أبو 5 فرنشي إيه. شي ما كنت هەچی دەکرد كيف أنا 5 سنة؟ 5 چەندە؟ أفلم ئافەرم چەپەک لێدەم بۆ خۆتان هەربزی ناو چییە؟ لاوە هەستەوە لاوە لا ولا لاوە چۆنی؟ باشم باشی بەس ڕوو لەولایکە لاوە ڕوو لەولایکە لەو ها تەماشاکە و منداڵە چاوگەشانە کو سەیرت دەکەن بینیتت؟ یاڵا لاوان گۆرانی دەزانی؟ نا نازانی گۆرانی ئەتو خزمی خۆمانی؟ أي نقطة جاني؟ نوکتەی دەزانی؟ ها نوکتە؟ نا نوکتەش ناسەحنیت ئەتو ناوت چییە؟ کاگە ئەحمەد هەستەوە؟ ئەحمەد چۆنی؟ باشم ئەحمەد دەبی ئەمە بە پێش دای و بابی دەست بە ناخواردنی بکەین لەسەر سفرەی؟ ئێستا ئایا نا؟ نۆ ئانا نابیتن وەنیە؟ باشە ئەتو ناوت چییە؟ چۆن ئیبراهیم؟ باشم باشی ئیبراهیم بزانم ئەتوو کە مامۆستا لە دەرسی دەرێتەوە لە ژۆرێ ئەتوو دەبی قسە بکە لەگە هاوڕێکەت؟ نا نەخێر نابی قسە بکەیت ئەتوو ناوت چییە؟ کاگە ئەحمەد هەستەوە؟ چۆنی کاگە ئەحمەد؟ باشم گۆرانی دەزانی کاگە ئەحمەد؟ لە بیرت شتەوە؟ هەر بژی بۆ تۆ جا کوردستان ئەوە قسەم لەگە کردن ئەتوو بزانم چیان پێ دەرێ کوردستان؟ وەکو باشمان کرد ئێ ڕێژگرتنەکە زۆر گرنگە ئێ وەشتێکی تریش چێ؟ ئەبێ خۆشەت نییە بەس ڕێژەوە بگرم تۆ بڵێ ئەوە بکە بڵێم باش ڕێژگرتن لە قشەی دایک و باوکیش دەرنەچین بۆ نمونە من خەریک ئایپاتە ئەی باوکت پێتیان دایکت باوکت پێدەڵێ ئەو ئایپاتە لادا ئەبێ بڵێ بە شەر شەو نەک بڵێ دوایی جێتان لێ بوو دەرێت چ؟ دەڵێ کوردستان دەڵێ ئەگەر ئایپاتان نابوو دایە یان بابا گۆچی ئایپاتەکەی هەگرن نایبرێن نا دەبرێن بەڵێ دەبرێن چ؟ دەبی بڵێن چ؟ ئافەرین ئەوەیە جا بۆیە کوردستان منداڵان ئەتویان زۆر خۆش دەوێت ئەم ئاگام لێیە هیوادارم منداڵانی خۆشەویست ئەوانە ئێستا لە ماڵی دانیشتوونە سەیرمان دەکەن هەمیشە ڕێز لە دایە و بابای بگرن هەمیشە ڕێز لە گەورەکانتان بگرن مرۆڤی ڕێزدار
هەمیشە خۆشەویستە وەنیە کوردستان وەکو ئەم مڵاوە شاوکەشانە ئەدیکو بزانە ئەو مناڵە چاوگەشانە چەند عاقڵن چەند جوانن چەند شیرینن وایە ناتا خواردیە باشە باشە کوردستان پێش ناخواردنی ئەمە چ دەکەین دەشوژەم و شاومانەشوێ ئافرین بەس دەم و چاوتان دەشۆن دەشت و دەم و شاو ئەو جەبرێت باشتە چ خۆش لێ باسکەم کوڕەکە بوو ناوی ئازاد ئازادی کوڕم ڕۆژێکیان ئازاد چی مەکتەبێ لەبەر کرد وەڵا یەکسەد چوو شەوێ نووست یەکسەد چوو دەم و چاوی شت گوتمان ئەوە چە گوتی لۆس بێنێ لۆی دەم و چاوم نەشۆم یەکسەد دەچینە مەکتەبێ دەبێتنەوە نابیوە نیە وەچی بەیانێ لە خێوەستە وەکشی وایە وەچی چی وەکەوەی منیشتە خواردن بخۆم بلە بە هەفتەی دەبا بڕشیم نەبێ هەفت نابیتن وەنیە نەبێ نابی دەبی ئەمە لە کاتی ناخواردنی پێش ئەوەی نانی بخۆین چ دەکەین دەشت و دەم و شاومانەشوێ ئافرین کا دەمستان دەستان یاڵا هەڵێ بکەن یاڵا یەک دوو سێ چوار ئافرین باوەشدانین ئەوە مایکشدانین یاڵا یەک دوو سێ چوار ئاوی دەکەینەوە دەستمان یاڵا جوان جوان دەشۆن ئاوەکە بەجێ دێنین دەبیتن چی لێ دەکەین ئەیگرینەوە ئایگرینەوە ئەوەش ڕێزگرتنە لە ژینگە ڕێزگرتنە لە سەروەت و سامانی وڵاتەکەمان کاویش ئاوە وەنیە کوردستان جێ لێ بدرێ ئاو 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 زۆر شیرینە هەروەک چاو ئاو 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 زۆر شیرینە هەروەک چاو هەرگیز بەفی ڕێ نادەین ڕەز و باخمان ئاو دەدەین ئاو ئاو خۆشت ئاوت بۆ دێنم دێمەوە دێوە ئەی نەتوت ئاو گوتم ئاو ئەم ژەی دەهای ئاوەکەی نانە نەرم ئاو دەکەین دەرێم ئاو جا بۆ ئێم ناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانی کەناڵی دیمەن بینەرانی خۆشەویستی بەرنامەی ماڵی کوردستان وا هێدی هێدی بەرەو کۆتایی دەچین وەنیە کوردستان کوڕە ناخۆشە ناخۆشە بڕۆی تەواو بێ ئا کوردستان چی ئەو جرە جوان و دووری بەهەتێ بۆمان تۆ دیاری ئای بە دیاری سپاسی دەکەین زۆر سپاسم کرد بەڵێ جا بۆیە خۆشەویستان و ئازیزان مناڵانی چاوگەشی جوان هیوادارم ئێوە هەمیشە ڕێز لە گەورەکان بگرن دووبارە و سێبارەی دەکەینەوە ڕێزگرتن نیشانەی ئەوەیە کە تۆ کەسێکی خۆشەویستی هەر کەسێک ڕێز لە کەسەکی بگری واتە ڕێزی لە خۆی گرتیا وەنیە کوردستان ئێستا من ڕێز لە تو دەگرم یعنی ڕێز لە خۆم گرتیا ئەتو ڕێز لە من دەگری یعنی ڕێز لە خۆ دەگری بینەرانی خۆشەویستی کەناڵی دیمەن گوڵە جوانەکان هەر سەرکەوتوو بن وا هێدی هێدی وەشی وتمان بەرەو کۆتایی دەچین و هیوای تەمەندێژیتان بۆ دەخوازیین تاکو بەرنامەیەکی تر پێتان دەڵێن ماڵەکانتان ئاوەدان و هەر شاد و کامەران بن